ئەو کاتتان باش و سڵاوی خی گەورەتان لێبێ. خۆی قەراخیە لە هەڵەبجە لەدایک بووە و لە سلێمانی ژیاوە و فێری دۆڕێمی بووە. چۆتە هەندەران، ماوەیەکی درێژ لە هەندەران بووە و لەوێ فێری بە شێوەیەکی زانستی فێرە زانستی مۆسیقا بووە. خاوەنی دەیان سرود و کۆنسێرتە کە خزمەتێکی زۆری بە هونەر و وێژەی کوردی کردووە. ساڵی 2016 کاتێک کە خەڵک بەلێ شاو بەرەو هەندەران دەڕۆی ئەو گەڕایەوە لە میانی فێرگەکی مۆسیقیەوە خزمەتێکی زۆری بە هونەر و وێژەی کوردی کردووە. خۆشحاڵم بە میوانداریکردنی مامۆستا نامدار قەرەداغی و هاوڕێکانی مامۆستا دارا هەورەمانی و مامۆستا سلاح مەجید. بەخێر بن. مامۆستا بزانم تۆ بۆ وەسفە ئەوەی لە دایک بوون و ئەوانە. بەڵێ تا یعنی ئێستا تویسانێکی گشتگیر و کوردستانی ڕاستە لە وەبزانام لە ڕۆژاواست نزیکی 35-36 ساڵیش 34 ساڵ لێ ژیاوە لە هۆڵندا لە هۆڵند شاری دیمەن وەبزانم شاری دیمەن کە بە ئەمستردام و نووساوە. بەڵێ مامۆستا گرنگترین طبعاً ژیانت وێزگەی هونەری زۆر جوانی تێدا، بەڵام یەکێک لە گرنگترین وێزگەکان کاتی کە بەڕێزت لە پۆلەکی قوتابخانەی بێخودی سەرەتایی کە دیوارەکانی بەتانیە گیرابوون لە میانی کاسێتێکی کۆن و مایکریفۆنێک و 12 منداڵ و مجموعە ئەندامێکی جوانی تیپی مەولەوی توانیتان جوانترین شاکارەکانی سرودی کوردایەتی تۆمار بکەن. لێ ڕادەست پێ دەکەن. لەوە یادگاریمان زۆرە تەوان لە ڕاستیە بوێرێکی زۆری ئەویست کە بتوانیت سرودی نەتەوەی کوردی و گورانی نەتەوەی کوردی تۆمار بکەیت، چونکە تەنها شتێک بۆنی کورد و کوردستانی لێ وایە ئێمە کە وەکو تیپی مۆسیقای مەولەویان تیپی مۆسیقای مناڵانی بێخۆت ڕەفزی ئەهات و نەمانەوێرە هەر تەقدیمی کەین. ئێستا ئێمە لە بوێرێکی وامان هەبوو کە بتوانین ئەو سرودان تەجیلکەین بە نهێنی لە شاری سلێمانیا ئەگەر بگیرایانایە هەر هەومان سەرمان تیاچوو لە ڕاستیە. بەڵام زەختی زۆری حکووماتی عەرەبی و حیزبی بەعەز لەسەر نەتەوەکەمان لەسەر کولی تاکێکی کورد وای لێکردین کە بەرهەڵستێکی گەورە بینەوە و هەوڵ بین. لەگەڵ سالاری برامە بیرمان لەوە کردەوە کە فرسەتە ناسیر ڕەزازی هونەرمەندی گەورەی کورد لە لای ئێمە میوانە لەگەڵ تیپی مەولەی و لە ماڵی ئێمە بۆ دووەم جار گەڕاوەت و لەگەڵ مەرزەی خێزانی و دڵنیای کچیوەک ساڵانەی با ئێمە کارێکی وا بکەین. هەستاین لەگەڵ ناسرا قسەمان کرد و ئەویش پێی خۆش بوو. بەنهێنی ئەم شتەمان تۆما کرد تاعاً زۆر خەتەرە ئەوە بۆیە من هاتم بیرم لەوە کردەوە کە تیپی مناڵانی بێخودمە بوون نزیکی 7 مناڵ ئەو بوون لە ڕاستیە. 12یانم لێ هەڵبژارد کە لە سە بزانم کە شتەکە نادرکێنن، من سقم بە هەمویان هەبوو لە ڕاستیە و پێویستمان بە کۆرس بوو. هاتم لە تیپی مەولەویش ئەوانەی بۆ کۆرسی باشە هەندێک گۆرانی بێژم هەڵبژارد لەوێش و هاتن لەگەڵ ناسرا ڕێکەوتین 12 مادەمان هەڵبژارد، کاری مۆسیقیم بۆ کرد، مقدمەی مۆسیقام بۆ دانا و هاتم بە بێەوە هیچ شتێ بە مناڵەکان و بە تیپی مەولەوی ئەو ئەندامانە بڵێم ئامادەکاریمان بۆ کرد و هەموویم پێ لەبەرکردن. ئەنجا ئیتر هاتین ژوورێکمان لە دەرەوە بە بەتانی گرت و لە تیپی مۆلی خۆمان ستودیەکمان هەبوو، خراپیش نەبوو لە ڕاستیە نەمانوێرا لێ بیکەین بۆی کەشف نەبین. لەو ژوورەی مناڵانی بێخود تۆمارمان کرد بە تەجهیدێکی متەوازی گرۆندیکەوە. هی برادێکمان خوا عەفویکە خوا لێ خۆش بوو حەمەی ئاسنگەر و توانیمان ئەوانە تۆمار بکەین و لە ماڵی خۆمان هەندێ لە مەقامەکان و لەوتەکان کە سەلاری برام نووسیبیەوە بۆ ناسر بیخێنێتەوە ئەوانشمان لێ تۆمار کرد و یامان لەیەک و بەنهێنی بڵاومان کرد. ئەو شاکارە جوانەی لێ دەرچوو دەینەوە سەری. مامۆستا دارا بەڕێزت زۆر ڕۆڵت هەبووە لە گۆرانی هەورامی و لەو بوارەی. بەڵێ فەرموو. وەڵام من ڕۆڵێکی سەرەکیم بینیوە دیارە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ هاوڕێی ئازیز و خۆشەویستم مامۆستا نامدار عومەر قەرەداغی کە ڕۆڵێکی سەرەکی بینی. دیارە من قوتابی خانەی پێگەیاندنی مامۆسایانی سلێمانی بووم. لەو کاتەدا ئاهەنگێکمان کرد، ئاهەنگەکە 3-4 گۆرانی چالاکی قوتابخانەکان هەڵیان بجار. یەکێک لەو گۆرانیانە بەناز بوو، بەنازی جەوە بوو. دوایی تیپی خانەی پێگەیاندن لەگەڵ مامۆستا عەلی ڕەزا و چەند برادەرێکی تر بە یارمەتی مامۆسای ئازیزم نامدار قەرەداغی گۆرانی بەنازمان
نقابەی معلمینی کۆنک بە تەجیلێکی گرۆنی تۆمار کرد و بردمان بۆ ئێزگای کەرکووک و لەوێ بڕیاریانە لەسەری کە بڵاوی بکەینەوە وێنە و تەسویری بگریت لەو کاتەدا بوو کە هاشم بڕیاریدا کە تەسویر بکرێت ئەوە 25 هەفتاوەش بوو من یەکەم بەرهەم تەمام یەکەم بەرهەم بوو یەکەم کەسیش بووم کە بە ڤیددیۆ گۆرانی هەورامیم بە ڕەشوسپی پێشکەش بە جەماوەری کوردستانی عزیز مامۆستا نامدار دابشکردنەکەی بۆ کرد کاک نامدار و برادێکی تر بەڵام هۆکارە سەرەکەەکەی کاک نامدار بوو مامۆستا نامداری عزیز دەست مامۆستا سلاح وا بزانم هاوڕێیەتیت لەگە مامۆستا نامدار 55 ساڵی ڕەت کردیا یان وڵا گەڕێتەوە 55 ساڵ بەر لە ئێستا دیارە لەو ڕۆژەوەی کە من ناسیومەوە ڕۆژە بۆ کە من چوومەتە کۆمەڵی نەروێژەی کوردی واتە کۆمەڵی جوانەکانی ئیستا ئەو کاتە مامۆستا نامدار لێوێ بوو لەگەڵ کاکشەوکە ڕەشی خوا لێ خۆش بێ لەگەڵ مەجموعەیە برادەری تر مۆسیقی لێرە من لەو ڕۆژەوە لەگەڵ مامۆستا نامدار بیانی ئاشنایەکی تەواومان پیا کرد ئەوە بوو بە زووترین کاتیش داوایان لێکردم وتیانە بێ لێرە بمێنیت وتم من خۆی بە میوانی چووم بەڕاستی وەکو ڕەفیقێک لەگەڵ مامۆستا ئەحمەد سالار وتی ئەچوم سەری لە کۆمەڵە منی چووم لەگەڵان وتیان کاک سالار وتی ئەم پیاوە دەنگی خۆشە باش شێکمان بۆ بڵێ میش وتم وەڵای تر کەرەپچیان کردم وتیانە بێ بیت بۆ کۆمەڵ مامۆستا دەنجی خۆشە نیە دەنگی هەر زۆر ئەوزە باش شتێکمان بۆ بڵێ کۆپلێکی کورد شایە زەماوەندە سۆناڵە لای ڕۆتە ڕۆڕۆیۆمەدایم پەزارای گۆڵ دووریەکەی تۆیۆمە جوانە قشکاڵە لەرزانایە چیجی کوردایانە شایە زەمایەوەندە خانە بەنداوانە ڕەش باڵەک ژیرەوە سێچین لەو باوانە ڕەش باڵەک ژیرەوە سێچین لەو باوانە دەگەی نەڕزێ مامۆستا یادگاری خۆشت هەیە لەگە مامۆستا بەڵێ بەڵێ باسی هەڵی ڕێژە 55 ساڵ لەگەڵ یەکە ئێمە لە هەفتا و یەکەوە یەکتیە ناسین کە هاتە کۆمەڵ ئیتر لە یەکدانە بڕاوین من لە 82 چوومە دەرەوە دوای من هاو لە ئەوروپاش لە دەروی وڵاتیش یەکمان گرتەوە لە 96 کەم هاتە دەرەوەی تر تیپی ئاوارە کام هاتەوە تیپی ئاوارە تقریبان بەرەوە چووکەیتر نەمێنێت تیپی کەمان دروست نامۆ تیپی مۆسیقای قوتابخانەی مۆسیقای نامۆمان دروست کرد ئەم لە پێکوم جگە لە قوتابخانەکەش ئێمە هەت زۆر تێکەڵ یەک بووین ینی یادیگاریمان زۆر پێکەوە هەم لە سلێمانی هەم لە ئەوروپا ئێستش کە گەڕاومەتەوە هەل یادیگاریمان دروست کردووە شتێکی خۆشی وە جەرمەوە لەسەر مامۆستا نامدار فەرموو نەتیجە وەرگرتە بوو نەتیجەی سیاسی وەرگرت بوو لە کەمپا وەختێکم زانی لە پرزگەوە بانگان کردم وتیان وەرە پرزگە داوا دەکا کە چووم سیرەکەم مامۆستا نامدار من نەوزانی کە بەڕاستی ئەو زانی بوو کە من گەیشتومەتە وەڵەندە و لێم وەختێکم زانی بە دوو مەنزەڵ یاپراخوات زۆر شتێکی خۆش بوو ئاخرەوە لە بینی ئەگە برایەتی و ڕەفاقەتی خۆشەویستی نەبێەوە نییە کە تۆ ئاگاشتە لێژ نەبێ جوانترین ڕۆژ ئەو ڕۆژەم بوو خوای زانێک کە مامۆستا نامدارە دوو چەند بوو یاپراغت نەخوارد بوو گیان چەند بوو یاپراغت نەخوارد بۆچی بۆتینە وەڵاهی دەمێ بوو زۆر دەمێ بوو کەمپەکان و تێری لێ خوارکە هەموو خواردیان ئارە بەخوا دوو مەنزەڵی گەورە بوو مامۆستا بە مەنزەڵ یاپراغ یادگاریەکانی باس چوو بەڕێزت بە وەڵایی من یادگارم زۆر لەوانەیە هەندێکی ئەو بەدڵی نەبێت ئەمە مێژووە وێ بگێڕێتەوە یەکی لەوانەی کە با لە کۆنەکەەوە دەست پێ بکەین کاک سەلاحمەدی عادەتێکی هەیە کە لە کوردەواریە لە سلێمای نازام لە هەولێکی پێڵن حەقە حەقا ئەوەیە کە ئەگەر دەستێ بیت
لە ورگی و لە کەلەکەیەوە زۆری پێ ناخۆشە بێ و جینێوەیات ئەو وشانە ئەڵێ کە قەت بەدەمیان نهاتوو لە کاتی احتیادیە ئێمەش ئەمە فرسەتە بۆ ئێمە برادریەکین و زۆر خۆشەویستیەکین میش بە فرسەتم هێنا ڕۆژێک ئاهەنگمان هەبوو لە سانەی سلێمانی ئەم گۆرانی بێژ و منیش ڕئیس فرقەم لە ئەم لە پێش منەوەی من ڕئیس فرقەم خەڵکیش هەیە نیمە مستەفا جمهورێکی زۆر بەڵێ میکرۆفۆن لەبەر دەمیاتی من میکرۆفۆنم پێیە فرسەتم لێ هێنا ئەگەر باوکیشی وای لێ بکە داجینێ بە باوکیشیە خاگای لە خۆ نابی لەو کات یعنی ئەو بەدەست خۆی ناتوانێت ئێستا نازانم حەزێک ئێستاش وایەکی لێ بکەین بزانین چییە بێ نا ئێستا قەی ناکە لە کاتی گۆرانی ئەوت مامۆستا چ گۆرانیەک بوو بزەوت بۆ خۆیانم بیر نییە بە نەکەومە غەڵەتەوە ئەگەر ئەو گۆرانەکە چی بوو لەو ئانا من کەمانم لێیا بۆ ئەو کەوتەنەوەی نۆری ئەوە گۆرانەکە بڵێ وڵا یەک قەوسی کەمانەکەمێنە لێممە میکرۆفۆن لەبەر دەمایەتی جینەوەکە یا لەبەر میکرۆفۆنەکە گۆرانەکە دووسەر لەسەر سەری دووسەر لەسەر سەری نییە بووە دووسەر لەسەر سەری نییە بە جینێەوە بەسەری ئەو کەس بەوەی کرد لێ ما قەوسە و جینێوی خۆیە واتە پرپێسی خۆی بوو مامۆستا تو چیت هەیە لە یادگاری خۆش لەگەڵ وەڵام من یادگاریم لەگەڵ کاگنامدارە زۆر و یادگاریشم لەگەڵ ئیناجارێکیان کاگنامدار ئێمە وتمان بە گۆرانی هەورامان زۆر و زۆرە ینی خەزنەی کوردستانە وتم بە کاگنامدار بە شریتێ تۆمارکەین لە ماڵی کاگنامدار ئەویش وتی جا بە سەرچاو لەگەڵ کەریم خەمزەیە شریتێکمان تۆمار کرد ئەو کاتە پیان و کاسێتێک نۆتراک بوو چواری کەریم خەمزەی بوو چواری من بوو من گۆرانەکانی من کاڵەبەی کاڵێ و کەنیلە و دیسان دووبارە و ئامەخوڵێ بوو ئەویش چوار گۆرانی وت و گۆرانێکی پێکەوەشمان و لەگەڵ کەریم خەمزەیە گیان لەرزانە بەڵام من بە کاکەری من وتم کاگنامدار بان نەڵێ سێغارمە کێشە لێوی وەختە بسووتێ ماچی لێوی ئەمە ینی فۆلکلۆرە وتی بابی لێقێ ناکە ئەمە یادەوەرێکی تریشمان هەیە لەگەڵ مامۆستا نامداری عزیزدا ینی وەک ئێسەوە ینی مەداحنە بێ خۆشەویستە یانە لام چونکە یەکەم کەس بووە کە توانیوێتی فەرهنگ و ئەدەبیاتی هەورامان بگەشێنێتەوە و ببوژێنێتەوە لە ڕووی موزیکەوە چونکە من یەکەم کەس بووم کە وەکو لەوە پێش ئاماژەم پێدا کە گۆرانی بەنازم تۆمار کردو بۆ موزیکەوە بە ڤیددیۆوە لەبەرەوە کاگنامدار جارێکیان ئاهەنگێک بوو ئاهەنگێک گەشتێکی گرتیبی مۆسیقای مەولوی چوون بۆ شەقلاوە لە شەقلاوە داوت میواندار میوانیان کردین بۆ دهۆک لەوێ میوانی کاک دڵشاد حەمەسعید بوو یادی بەخێر بێت شەوەکەی ئاهەنگەکەمان پێشکەش کرد هەمومان بوون من بووم کاک سەلاح مەجید بوو قادر کابان و برایمی خەیات بوو ئەمانە بوون تیپی میلیەکەش هەر لەوێ بوو نامدار قەرەداخی و عەزیز و ئەوانە ڕەحیم و ئەوانە ڕەحیمی باڵابانەوانە لاوانی ئەوێ گیران ئاسایشی ئەمنی ئەو کاتە گرتنی و بردنی بۆ کاگنامدار بەیانەکەی ڕۆحێکی مەردانە و نەتەوایانە لەگەڵ کاک دڵشاد حەمەسعیدا چوون لاوەکانیان بەردار ئەوەم زۆر پێخۆش بوو و یادەوەرێکی زۆر بوو ئاهەنگەش خۆشتر بوو لەبەرەوە کە لاوانە بەربوون و هەستی نەتەوایەتیانە بوو چونکە هۆکاری هوەر هۆیەکە بۆ پەڕەپێدانی هەستی نەتەوایەتی کوردستان هەر چونکە هوەر شۆڕشێکی سپیە سنووری بۆ نیە لە هەر شوێنێکا پێشکەش بکرێ هەر شۆڕشە و بەردەوامیش دەبێت و لەبەرەوە دەست خۆش مامۆستا سلاح بین و لای بەڕێز هەندێک یادگاری دیمان لەو لەگەڵ مامۆستا نامدار مۆڵایی دەری خۆیەکی 55 ساڵ بەیەکەوە یادگاریمان زۆرە بەڵام ئەوەی کە سەرنجی منی ڕاشا بوو کەڕەتێکیان گۆرانیەکی هەبوو ئەوەی سالی زای کوردی ڕەنگە مابێ نازان ماوەیان نا وەختی خۆیش تازە چوو بوومە کۆمەڵ و گۆرانیەکم تۆمار کرد بوو ئاوازێکی خۆی بوو ئاوازەکە شاری شاعیرێک بوو خۆی شارەکەی بووە خۆشەویستەکەی دانا بوو کە هێنامیش خۆ چوون پێم وت بە کەسەکە پێم وتم شتێکی وامانەوە وەڵام پێم خۆش نییە چۆن نەبێ بۆ گۆرانیومانە وەڵا دانیشم لەگەڵای دووسێ قسەم کردومانە و وتی باشە مشکلێ نییە هاتمەوە بە مامۆستا نامدارم مامۆستا
بەخواشتێکی وا بۆمانە چون پێم تۆ پێ نەوتوە من جۆ نامە شتانە من شارێگێتە بەردەستم ئاوازێک دانێم یان تۆ ئاوازێک دانێم تۆ شارەگەیەنی ئەڵێ ئێمە بۆیە گونجە وەکو دەست پێکردن و بڵین وەزن و قاپی شارەکە لەگەڵ زەمەنی گۆرانیەکە ڕێ بکەوێ وتی اینجاوە خۆش شتێکیان نێوتم شکابرا ئاوە وای جوای بەڵام موافقەمان پێ کردووە قسەمان لەگەڵ کردەوە کەچی وتی تۆ هەردووکتان نییە هیچتان لە دنیا نەگەیشتون بۆیە وتم وەڵا ڕازەکەی جاک تەوانم پێی ناخۆر بووە شارەکە شارێکی هەڵبژاردەوە بۆ ئەو ئاوازە بەڵام پێی نەوت بوو بڵێ منم شارێکی تۆکەم باوات شتێکی پێگەنی ئەو گۆرانیە لە لای من خۆشەویستترین گۆرانیە چونکە بیدایەت بوو ئاوازێک تازە تۆ بیڵێیت مامۆستا لە بیرت ماوە نیە گۆرانەکە ئەرەوەڵا تەقریبا هینە سێ گۆڕانکاری تایە گۆرانیەکە دەتوانی کۆپلەکی بچووکم لۆ بینەران پێشکەشمانکەیت خۆشەویستەکەم وەرە نیگایەستەکەم وەرە دڵ پڕ لە تاچام واکووە ناسەم دڵ پڕ لە تاچام واکووە ناسەم تو خواگە لێ بۆت کوڕزامەوە دەستنێ بە خام و سزا و زامەوە وایە مامۆستا ئیسا خۆی نازانێت چییە ڕەنگە ئاوازەکەشی لەکرد نەما بێ مامۆستا لە بیرت ماوە وەڵا هەمووی نا کاکسلا لەوانە زۆر باشە شکر یادەوەرێکی باشە مێشێکی باشیە هەر دەنگی باش نیە یادەوەرەکانشی باشە مامۆستا بینەوە سەر قسە خۆشەکان گوتت هەندێک شتی بڵێم گوتی بڵێ وەڵی موافقەی ناوێت چکەوەنە ڕەفیقین بۆی نییە ڕاستی کات وەکو خۆی باسی کرد کە هاتە ئەوروپا لە هۆڵەندا ئیتر پاش ماوەیەک زۆر بێتاقەت بوو تەنیا مایەوە تەنیاییش کە کاکسەلا لە مناڵی و فێری تەنیانی و لە خێزانێکی زۆر سۆسیاڵە کۆمەڵایەتیە مناڵی زۆر دایک و باوک گەورە بوو هەر وا ژیا بوو لە ناو کۆمەلگا و لە ناو هوەر و لە دەروی هوەریشە ئینسانێکی کۆمەڵایەتی بوو لە پڕ لە هۆڵەندا تاقمایەوە و سینگەوتی گرفتی چاو بوو چاوێکی تۆزێ مشکلەی هەبوو زۆر بێتاقەت بوو ئیتر منیش وەکو هاوڕێک لە بینیەکە زۆر ئاگام لێ بوو هەستم کرد زۆر بە بیرۆ بێتاقەتی ڕاو هەستم کرد پێویستی بەوەیە کە هاوژینێکی دروستکا بۆ خۆی قسەمان زۆر کرد زۆری پێخۆش بوو موافق بوو ئەویش عینی ڕێی هەبوو و هەوڵم بۆیە زۆر بە غەیر مباشیر ناوی خەڵکم پێ ئەوت ئەمە ئەوانی من بەدڵم بوو یەک دوانێک دوانیش لە ڕاستیە ئەمیش زۆر بەدڵی بوو بەس هەروەکو باسێک ئەمان کرد ئتر من کەوتمە ئیش لەسەری یەکەمیان نەگونجا دووهەمیان توانیم پاش ماوەیەکی زۆر و زەحمەتێکی زۆر ڕازیکەم کە ئەو ئافرەتە شوو بکە لەبەرەوە هیچم پێنەوت و وتم سەلاحابێ ئێمە بڕۆینەوە بۆ سلێمانی تۆش وەرەوە لەگەڵمانە وتی باشە هاتەوە لەگەڵمانەوە تر ماوەیەکی زۆر لە منتیقەی پێ بڵێ لە ڕێگا لە تارەکە پێوتمتێ ئەوە شتێکم تەرتیب کرد نەوەڵا لێیان نەبوو بیرشوێتەوە هیچم نەوت من ئاخر تۆ لە هەموو شتێکا باشی بەڵام شاردنیە لە ساڵسەیش تقریبا 4-5 ڕۆژێک لە منتیقی دوهۆک و زاخۆ هەولێرەوانە ئەو هەم منتیقی هەمووی گەڕین بۆ خۆشی و هاتینە بۆ سلێمانی بردم بۆ سلێمانی پاڵاز ئەو وەختە لە خوار سلێمانی قاتی یەکەمی سۆڤرمارکتێکی گەورەی تێبوو هەموو شتێکی تیا بوو بردم وتم کاک سەلاح شتێک هەڵبژێرە دیاری باش هەڵبژێرە بۆ خێزانی داهاتوت وتی چی؟ نەموچێیە تێم نەوت شتی باشم پێکڕی و ئەجایتە دوای پێم وت فڵان کەسە و ڕازیم کردووە و
هەتا ڕازیم نەکەوتم بۆی چکە یەکەم کە سەری تووشی سەدمە نەبێ بە بۆی دووهەمجار تووشی سەدمە نەبێمە دەرزم وەرگر ڕاستەکەی بۆیە دووهەمیش ناجح نەبایە سەدمەیەکی ناخۆشە بۆ ئەو پێم نەوت هەتا لە ساسە ڕازیم کرد و شتەکەم بڕانەوە برادری باشەوە هەیە ئیشی باش لەو برادری خۆی ئەی پێ دەڵێم 55 ساڵ گاڵتە نییە مامۆستا دارا بەڕێز شتێکمان پێشکەش ناکەی شتێکی کچکە و کورت کاگنامدار زۆر ئاوازەکانی بۆ تەرتیبکردن ئاوازی ڕازیانە تەبان شعری کاردۆخیە کاگنامدار ئاوازی خۆمە ڕازیانە دوو گۆران یەکیان فۆلکلۆر بۆ پەری لەگەڵ ڕازیانە دەمجیکردن و ئاوازی ناومانە ئاوازی ڕازی دڵ دیارە ڕازیانە باسی مێژوویەکی دوورودرێژی نەتەوەی کورد دەکات شعری کاردۆخێ و چەندین پەیوەندیم کردووە چەندین جاریش کاک نامدار چوومەتە لای لە تۆمارگای کانیا و لە ماڵی خۆشیان و لە تیپی مۆسیقای مەولەوی ینی زۆر لەگەڵمان خەریک بووە تا و گۆرانەی بەرهەمێنا وەوە بوو جۆ لە ڕازیانەی بگرین گە لە ڕازیانە گری لە سیاچەمانە گری لە هەرچیەگری ئارەزوی جەنابتانم بەدڵی کاک نامدار و بەدڵی ئێوەی جەماوە ئێوەی ئازیز ڕازیانە ڕازیانێ وە گوڵە بەڕێحانێ ڕازیانە ڕازیانێ وە گوڵە بەڕێحانێ یار بۆ دەنگینایێ لەو دەروەیوانێ یار بۆ دەنگینایێ لەو دەروەیوانێ دەستخۆش کۆپلەکەی کون وەشی جارە سەڵاوی هەردەی چەنی نەزارە دەست جەمل کردەی کون وەشی جارە سەڵاوی هەردەی چەنی نەزارە دەست جەمل کردەی ڕازیانە ڕازیانێ وە گوڵە بەڕێحانێ ڕازیانە ڕازیانێ وە گوڵە بەڕێحانێ یار بۆ دەنگینایێ لەو دەروەیوان یار بۆ دەنگینایێ لەو دەرو هەیوانێ دەستخۆش مامۆستا دەستخۆش مامۆستا نامدار بەرەو کۆتایی بەرنامەکەی دەڕۆین ئێوە کە 55 ساڵە هاوڕێی یەکن چۆن لەو هاوڕێیەتی دەڕوانی چۆن دەیبینی بۆ ئێستا هاوڕێیەتیەکان وەکو جاران نین ئێستا نەک هاوڕێیەکان وەکو جارانێ هەموو شتێک وەکو جارانێ لە هەموو ڕوویەکەوە بەداخەوە ئەوش حتمما هۆکاری خۆی هەوە پێویستی بە لێکۆڵینەوە و زۆر شتێ لەسەری بکەیت بۆی بزانی هۆکارەکان چییە و چارەسەرەکان چین لە ڕاستیە لە هۆکارە سەرەکیەکان بەڕای من ئەوەیە کە ژیان گۆڕاوە و نەمتی ژیان و مستەلزەماتی ژیان زۆر گۆڕاوە و دنیای ئەولەمە وای لێ کردووە کە مرۆڤ لە یەک پترازێ بۆ نمونەیەکی بچووک موبایل عالەمی دیجیتال وای لێ کردووە نەک شارێ لێک پترازێ خێزانیش لێک پترازێ پەیوەندیەکان کەسکاتەوە ئەمە یەکێ لە نقطەکان ئەنجا مرۆڤ بوون و کورد بوون ئەم دوانش عینیشت کەم بوونەتەوە بەرەو لاوازی ئەڕۆن یعنی پێویستە پێش هەموو شتێک مرۆڤ بوون گرنگە ئەنجا کورد بوون لە لای من چکە مرۆڤێک ئەگەر کوردێک مرۆڤایەتی لە دڵانە بێن ئەتوانێت زەر لە کوردبانە قازانج بۆیە ئێستا کوردبوونیش و ڕۆحی نەتەوایەتی و ڕۆحی مرۆڤایەتی هەمووی بەرەو لاوازی و کزی و نەمان ئەڕوا لە بەرەوە پەیوەندی کۆمەڵایەتەکانیش نامێنێ و خۆشەویستی بەرەو کزی ئەڕوا ئەمە چەند بەشێکی هۆکارەکان بۆ نەمانی ئەو جۆرە خۆشەویستی و هاوکاری مرۆڤ بوون بنەمای هەموو شتێکە تا مرۆڤێکی باش نەبی کوردێکی باشش ناوی من زۆر سوپاسان دەکەم حەزم دەکرد کاتێکی زیاتر لەگەڵ یەک بین بەڵام بەرنامەکە کاتی هەر ئەوەندەیە زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان بەڕاستی بەرنامەکی زۆر سەرکەوتوو بوو دەڵێن مۆسیقا زمانی ڕۆحە ئەوەی زمان ناتوانێت گزارشتی لێ بکە مۆسیقا دەتوانێت گزارشتی لێ بکە تەندروست بن